رادیۆی دەنجی گەلە. بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەم. شاندی مراڵی دەم پارتی دوای کۆبوونەوەیان لەگەڵ ئەردۆغان ئاشکرایان کردووە لەگەڵ وەزارەتی داددا کۆ دەبنەوە. ئەمڕۆ ڕاگەیاندرا شاندی مراڵی دەم پارتی لە 18 نیسان لەگەڵ وەزارەتی داددا کۆ دەبێتەوە لە شاندەکەدا کە لەگەڵ وەزارەتی داد کۆ دەبنەوە لەگەڵ سری سوریا ئۆندەر و پەروین بۆڵداندا هەروەها هەردوو سەرۆک فراکسیۆنی دەم پارتی گولستان کلیک کۆکچیت و سزای تەمبەڵیش بوونیانە بێت. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە لە ڕاگەاندراوێکدا ناسنامەی سێگەری لای شەهیدی ئاشکرا کرد کە لە زاف شەهید بوون و ئاڕێگیان با ڕێز و خۆشەویستی و سوپاس گوزاریەوە هەماڵانمان گابار خەبات و شەڕوان بە بیردێنینەوە. لە ڕاگەاندراوەکەی هەپەگەدا هاتووە ڕۆژی 25 ئایاری ساڵی 2022 لا گۆڕەپانی بەرخۆدانی گردی هەکاری لە ناوچەی مەتینە و گۆڕەپانی بەرخۆدانی گردی جوودی و گردی FM لە هەرێمی شەید دەلیلی ڕۆژاوای زاب لەلایەن سوپای داگیرکەری تورکەوە کراوەتە ئامان. لە 4 تەموزی 2022 هێرش کراوەتە سەر گردی ئامێدی و لە ئەنجامی بەرخۆدانی مێژووی گەریلاکانی ئازادی کوردستان گورزی قورسیان لە داگیرکەراندا. بای داگیرکەر لە مانگی کانونی یەکەمی 2022 ناچار بوو لەو ناوچانە بکشێتەوە و لە دوای 6 شوباتی 2023 شەوە کە لە ناوچەی بازارجەخ بوومەلەرزە ڕوویدا بوو و زۆرێک لە شارەکانی دەوروبەری باهۆی زیانی زۆر و دەیان هەزار کەس گیانیان لە دەستدا بوو. هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە باوکاریکردنی گەلانی تورکیا بانگەوازی کرد و لەسەر ئەم بانگەوازش گەریلاکانی ئازادی کوردستان کەوتنە پێگەی بێچالاکیەوە. هەپەگەڕای دەگەێنن دەوڵەتی تورک ئەم بڕیاری قۆستەوە و لە مانگی تەموز و ئەیلولی 2023 هێرشی داگیرکاری نوێ دەست پێ کرد و فەرماندەی بڕیارگەی ناوەندی پاراستنی گەلیش باڕوونی ڕایگەیان کە پاشەکشێن ناکەن و لە هەموو بارودۆخێکدا بەرگری لە خاکی کوردستان دەکەن. وەک دەرەنجامێکی سروشتی گەریلاکانی ئازادی کوردستان لە پاییزی 2023 تا بەهاری 2024 چەندین ئۆپراسیۆنی شۆڕژگێڕانی سەرکەوت و ئەنجامدرا و ئەم ئۆپراسیۆنە شۆڕژگێڕانە بە دیمەن و بەڵگە بوون بە فیلم و بۆ شێوەیەش بۆ ڕایگەشتی پێشکەشکران. هەروەها لە بەردەوامیدا هەپەگەڕای دەگەێنە ڕژیمی ئاکەپا لە 4 تەموزی 2024 بە پشتیوانی پەدەکە و ئێراق هێرشە لەشکرکێشیەکانی بۆ سەرگردی بەهار لە ناوچەی شەید دەلی ڕۆژاوای زاب بردا خۆناغێکی نوێ کە تا ئەمڕۆژ بەردەوامن و سەرڕای ئەو ئاگربەستی کالایەکی ئازاری 2025دا ڕاگەیاندرا. بەرخۆدانی مێژووی زاب 3 ساڵە بەردەوامە و لە عەلیەتی شەید دەلیل و ڕۆژاوای زاب دەیان ئۆپراسیۆنی شۆڕژگێڕانە کە زیاتر لە 3500 چالاکی تێدا ئەنجامدراوە. لەم گۆڕەپانە سیها ئەنکا و بایرەکدار و بە سەدان فڕۆکەی بێفڕۆکەوانی سوپای تورک خراونەتە خوارەوە. هەروەها هەپەگەڕای دەگەێنە جگەل لە تاکتیکەکانی سەردەمی نوێ شێوازی شەڕی تیمە پسپۆڕەکان لا زەوی و تونێلەکاندا چالاکیەکانی بەرگری ئاسمانی شەهید دەلال و پێشکەوتنەکانی تاکتیکی نوێ ڕۆحێکی ئاپۆی فیدایی و ناوازە هەڵویستی ئایدۆلۆژی و باوەڕبوون بە سەرکەوتن و ئیرادەی شەڕکردن سەری هەڵداوە. بۆ شکاندنی ئەم بەرخۆدانانەی گەریلا سوپای تورک هێلیکۆپتەری هێرشبەر فڕۆکەی جەنگی تانک و زرێپۆش و سیها و چەندین جۆر فڕۆکەی بێفڕۆکەوانی لا سنوورە جیاوازەکان و هەموو جۆرە چەکێکی قورسی لادژی گەریلا بەکارهێناوە و هەوڵی داوە بچێتە ناو تونێلەکانەوە. بەڵام ئەوانەی کە لە نزیک تونێلەکان بوون لە چوونەتە نێو تونەلەکانەوە کوژراون و ئەوانش کە نزیک تونەلەکان بوون سزادراون و کوژراون. سوپای تورک نەیتوانیوە لە ڕێگەی شەڕەوە بچێتە ناو تونەلەکانی گەریلا هەوڵی داوە لە ڕێگەی کونکردنەوە خۆی بگەێنێتە تونەلەکانی گەریلا و بە بەکارهێنانی بۆمبی ئەتۆمی تاکتیکی و گازی کیمیایی ژەهراوی لەو شوێنانە بەکارهێناوە و هەروەها بڵاوکردنەوەی کیمیایی شل و تەقاندنی و سووتاندنی بۆری و بەکارهێنانی چەندین ڕێگەی نامرۆڤانەی
ئەنجامداوە. گۆڕەپانی بەرخۆدانی گردی FM و تونێلی سنگەرەکانی شەهید منزور لەم ناوچەیە ئامانجی سەرەکی هێرشەکان بوون و ماوەی 3 ساڵە بە بێپچران لە بەرخۆداندان. لە سنگەری شەهید منزور و گۆڕەپانی بەرخۆدانی گردی FM هەڤاڵانمان گابار بۆتان، خەبات تیرێج و شەرڤان گەریلا، میلیتانانی فیدایی و جنگاوەرانی پێشەنگی بەرخۆدانی داستان کە شکۆمەندترین بەش لە مێژووی ئازادی گەلی کورد پێکدەهێنێن شەهید بوون. ئەندامی فەرماندەی عالیەتی شەهید دەلیر ڕۆژاوای زاپ و فەرماندەی گۆڕەپانی بەرخۆدانی گردی FM گابار بۆتان پێشەنگایەتی ئەم بەرخۆدانەی کرد و هەڤاڵانمان خەبات و شەڕوانیش بە ڕۆحی فیدای ئاپۆیەوە ئەم بەرخۆدانانیان مەزنتر کرد. پراکتیکی هەڤاڵانمان لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی FM جارێکی دیکە نیشانی داوە میلیتانانی فیدای ئاپۆی بە بڕیاری ئامانجدارین با قوڵبوونەوەی تاکتیکیان و پسپۆریانەوە دەتوانن هەموو هێرشێک پوچەڵ بکەنەوە. هەپەگا نووسیوێتی ڕایدەگەێنین دەبینە ڕێچکەگری بەڵێن و ئامانجی بڵندی هەواڵانی شەهیدمان و هەواڵانی فیدایی ئاپۆیمان. گابار خەبات و شەڕوان با ڕێزداری خۆشەویستی و پێزانینەوە یاد دەکەینەوە و دەرساقی خۆمان لا بنەماڵی هێژای هەواڵانمان و هەموو گەلی کوردی وڵات پارێزمان دەکەین. هەبەگا ناسنامەی شەهیدانی بەم شێوەیە خستووەتە ڕوو. عەبدوڕەحیم ئەرزان با ناسناوی گابار بۆتان لە شەرناغ لە دایک بوو لە 4 شوباتی 2025 لە زاب شەهید بوو. هەروەها بەردی ئەلچی با ناسناوی خەبات تیرێژ لە سیرت لە دایک بوو، ئەویش لە 12 کانونی دووەمی 2025 لە زاب شەهید بوو. هەروەها شەڕڤان گەریلا لە حەڵەب لە دایک بوو لە 4 نووری نەعمان بورن با ناسناوی شەڕڤان گەریلا لە حەڵەب لە دایک بوو لە 4 نیسانی 2025 لە زاب شەهید بوو. کۆمەڵەی مافناسان بۆ ئازادی ناسراو بە ئوهەدا با دروشمی با یاسای ئازادی خواز و دیموکراتیک بەرەو ئاشتێکی شکۆمەند چارەمین کۆنگرەی ئاسایی خۆی ئەنجامدا. کۆنگرەکە لە ناوەندی کەلتوری ئامەد ئەنجام درا و هاوسەرۆکی گشتی ئۆهەدا ئەکینیێتەر تیشکی خستە سەر گۆشەگیری سەر ڕێبەرۆ جەلان و ڕاگەیان بەم گۆشەگیریە یاسا نێونەتەوەیەکانیش پێشتر دەکرێت. هەروەها نوێنەری ڕێکخراوەکان وتاریان پێشکەش کرد و تیشکیان خستە سەر بانگاوازە مێژوویەکەی ڕێبەرۆ جەلان وتیان بۆ ئەوەی پرۆسەکە با شێوەی ڕێکوپێک بەرەو پێش بچێت دەبێت ڕێبەرۆ جەلان با شێوەی جەستەیی ئازاد ببێت. هاوسەرۆکی ئۆهەدا سەرحەد چاکماک ڕاگەیان سەدەیەکە لەسەر ئەم خاکە سیستەمێک لەلایەن مۆدرنیتەی سەرمایەداریەوە بنیاتنراوە و گەلی کورد و گەلانی بندەست بۆ هەڵوەشاندنەوەی ئەو هاوکێشە تێکۆشاون و وتیشی بە تایبەت پاش بانگەوازی بەڕێزۆ جەلان لە 27 شوبات ئەمەمان بینی و هاوکێشەی سەدا سەروبن بوو و هەروەها درێژە با تێکۆشان وتیشی درێژە با تێکۆشانی مۆدرنیتەی دیموکراتیک دەدەین و وەک جێگرەوەی ئەم سیستەمە ناوزەدی دەکەین. ئەنجومەنی گشتی سووریای دیموکراتیک مەسەدا کۆبوونەوەی ئاسایی خۆی لە شاری حەسەکە ئەنجامدا و لە کۆبوونەوەکەدا هاوسەرۆکایەتی مەسەدا ئەندامانی ئەنجومەنی گشتی و سەرۆک پارتەکان و هێزە سیاسیەکانی دیکەی مەسەدا ئامادەبوون و پێشاتەکان لەسەر ئاستی سووریا گۆڕانە هەرێمیەکان و نێونەتەوەی و ڕۆڵی مەسەدا لەم قۆناغەدا و قۆناغەکانی داهاتوو هەڵسەنگێنران. بە تایبەتی گۆڕانکاریەکانی ئێستا و تێکچوونی هاوسەنگی سیاسی و کاریگەریەکانی لەسەر سووریا باسکرا و پەیوەست بە بابەتەکەەوە هاوسەرۆکی مەسەدا محمود ئەلمەسلەت ئاماژەی بەوە کرد ڕاگەیاندنی دەستور نوێنەرایەتی پێکهاتەکانی سووریا و سروشتی فرەلایەنی کۆمەڵگای سووریا ناکات. لالایەکی تریشەوە هاوسەرۆکی مەسەدا لەیلا قارەمان ئاوتی لە هەموو کات زیاتر سووریا پێویستی با گۆڕانکاری سیاسی گشتی دیالۆگی نیشتمانی و ڕێککەوتن هەیە بۆ بنیاتنانی سووریایەکی نوێ کە تەواوی پێکهاتەکان لەخۆ بگرێت. لە کۆبوونەوەکەدا گرنگی با جێبەجێکردنی ئاگربەست لە سەرانسەری سووریا درا و هەروەها ئاماژە با دەوڵەتی داهاتووی سووریا کرا و جەختیان کردەوە نەبوونی نوێنەرایەتی ڕاستەقینەی تەواوی پێکهاتەکان تا بەشبوونێکی قوڵ دروست دەکات و لا دژی بنیاتنانی دەوڵەتی دیموکراتیکە کە خۆی دەستپێرێتە هاوڵاتی بوونی یەکسان و دادپەروەر و فرەلایەن. کۆنگرەی باشووری کۆنگرەی نەتەوەی کوردستان کۆمیتەی باشووری کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە لە یادی 37مین ساڵیادی کۆمەڵکوژی ئەنفالی گەلی کووردا ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و ڕاگەیاندووە ئێمە لە کۆنگرەی نەتەوەی کوردستان لەم بۆنە خەمناکەدا جارێکی تر داوای ڕێکڕێزی و پێکەوەی گەلی کورد لە هەموو پارچەکانی کوردستان دەکەین. کۆنگرەی نەتەوەی کوردستان جارێکی دیکە
ڕێگەاندووە لە یادی ئەنفالدا سەری ڕێز بۆ هەموو قوربانیان و شەهیدانی ڕێگەی ئازادی دادەنەوێنین و بەڵێن دووبارە دەکەینەوە کە لەسەر با نێو دەوڵەتیکردنی کەیسی ئەنفال درێژە بە خەبات و تێکۆشانی خۆمان دەدەین. ئەمڕۆ لا مەزاری ئەنفال لا گوندی دێبنەی شارەدەی ڕزگاری سەربا شارۆچکەی کلاری ناوەندی ئیدارەی گەرمیان بەڕاستمی 37 ساڵیادی کۆمەڵکوژی ئەنفال بەڕێوەچوو. جەلال شێخ نووری سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان ڕایگەیاند لەم پرۆسەیەدا سەرجەم سەرچاوەکانی ژیان وشکران و 5,000 گوند خاپورکران. سەختترین قۆناغیش قۆناغی سێمی ئەنفال بوو کە گەرمیانی گرتەوە. ڕاوتیشی ئەمڕۆ بەردی بناغی مونومنتی ئەنفال دادەنین و هیوادارین تاوانبارانی کەیسی ئەنفال دادگایی بکرێن و وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا جنوسایدی ئەنفال بخاتە پرۆگرامی خوێندنەوە. لا درێژەی مەراسمەکەدا وتاری ڕێکخراوەکانی ئەنفال لەلایەن عەبدولخالق شاکرەوە خوێنرایەوە و ئەویش ڕایگەیاند ئەوەی جێگای نیگەرانیە حکوومەتی هەرێم و فراکسیۆنە کوردیەکانە کە تا ئێستا نەیانتوانیوە داواکاریەکانمان بکەنە بەرنامەی کاریان لە پەرلەمانی عێراق. ڕاباسی لەوەش کرد داواکارین ئەنفال با جێنۆساید بناسرێت و حکوومەتی عێراق داوای لێبوردن لە گەلی کورد بکات. محەممەد ساڵحی هاوڵاتی شاریبانە باهۆی تەقی ڕاستەوخۆی هێزەکانی هەنگی مەرزی لا سنووری شاریبانە بە سەختی بریندار بوو. بە پێی راپۆرتی کۆڵبەرنیوز محەممەد ساڵحی باهۆی تەقی ڕاستەوخۆی هێزەکانی هەنگی مەرزی لا سنووری زەلە لە شاریبانە بە سەختی بریندار بوو و سەر و پشتی باگولەی جەنگی تەقی لێکراوە بەهۆی سەختی برینەکانیەوە بۆ نەخۆشخانەیەکی شاری سنا گواستراوەتەوە. علی شەریفزادە ئەرکانی پارێزەری شۆهرە قەمەر ئەکتەری سینەمای ئێران لابارەی سزادانی شۆهرە قەمەر لەلایەن هێزە ئەمریکانی ئێرانەوە ڕێگەیاند ئەو ئەکتەرە لەلایەن دادگای شۆڕشی تارانەوە سزای 3 ساڵ و 20 مانگی زیندانیکردنی بەسەردا سەپێنراوە. هەروەها علی شەریفزادە ئاماژەی بۆش کردووە قەمەر با تۆمەتی پشتگیری لە ئیسرائیل و بڵاوکردنەوەی بابەتی ناڕاست لا پشتگیری شۆڕشی ژنجیان ئازادی و تێکدانی ئاسایشی گشتی سزا دراوە و ئەوانیش داوای پێداچوونەوەیان لا دژی بڕیارەکە کردووە. ئاگادار لە دانوستانەکان ئاشکرای کردووە بڕیارە ڕۆژی شەمە 19 ئەم مانگە گەڕی دووەمی دانوستانەکانی نێوان ئێران و ئەمریکا لەسەر بەرنامەی ئەتۆمی لە ڕۆما بەڕێوە بچێت. هەربا گوێرەی زانیاریەکانی ئاژانسە ئەمریکیەکە لە گەڕی یەکەمی دانوستاندن کارشەمبە 12 مانگ لە سەڵتەنەی ئەممان بەڕێوەچوو ئیداری ترەمپ ئامانجی خۆی پێکاوە و توانیوەتی شێوازی دانوستاندن لە ناڕاستەوخۆ بۆ ڕاستەوخۆ بگۆڕێت. باوتەی ئەو دوو سەرچاوە بۆ ئەکسیۆس قسەیان کردووە پێچەوانەی لێدوان و هەڵویستەکانی پێشوو عەباس عراقچی وەزیری دەرەوەی ئێران لە مەسقەت بۆ ماوەی 45 خولەک لەگەڵ ستیڤ ویتکۆف نێردەی تایبەتی ترامپ ڕاستەوخۆ ڕوبەڕوو گفتوگۆیان کردووە و هەروەها ئەوەش ئاشکرا کراوە ئەو دانوستانە لە نێوان وەفتی باڵای ئەمریکا و ئێران لە 8 ساڵی ڕابردوودا بە بەرزترین ئاستی پەیوەندی دیپلۆماتی نێوان تاران و واشنگتن دادەنرێت. هەروەها میدیای ئەمریکی باس لەوە دەکات دوێنێ یەکشەممە ویتکۆف ناوەڕۆکی گفتوگۆکانی لەگەڵ وەفتی ئێران بۆ دۆناڵد ترامپ باس کردووە. هەر با گوێرەی زانیاریەکانی ئەکسیۆس گۆڕینی شوێنی دانوستاندن لە عۆمانەوە بۆ ئیتالیا لەسەر داوای ترامپ بووە باوتەی چەند سەرچاوەیەکی دیکە چاوەڕان دەکرێت گەڕی دووەمی دانوستاندن لە ڕۆما بە شێوەی ڕاستەوخۆ و ڕوبەڕوو بەڕێوە بچێت. کەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.